کورد لەکوێوە هاتووە؟ ئەم پرسیارە تەنها پرسیارێکی مێژووی نییە، بەڵکو ڕەگ و ڕیشەی ناسنامەیەکە، ناسنامەی گەلێک کە هەزاران ساڵ لە شاخدا ژیاوە، شەڕی کردووە، گۆرانی وتووە، چیرۆکی گێڕاوەتەوە و هەر جارێک مێژوو ویستوێتی ناویان بسڕێتەوە لە دڵی خۆڵ و بەردا گەڕاونەتەوە. بەڵام بەڕاستی کوردەکان کێبوون؟ گەلێک، شارستانیەتێک، یان پاشماوەی چیرۆکێکی گەورە کە هێشتا بە تەواوەتی نەگێڕراوەتەوە؟ بۆ دۆزینەوەی ئەم وەڵامە نابێت لە کتێبی وشکی مێژووە دەست پێ بکەین، نە لە مێژووی پاشاکانەوە، نە لە سنوورەکانی ئەمڕۆوە. دەبێت بگەڕێنەوە بۆ سەردەمێک کە هێشتا وڵاتان ناویان نەبووە، سنوورەکان بوونیان نەبووە و ناسنامەی مرۆڤ پێناسە کرا لە لای شاخەکان بە پێ زمان و ئەفسانە. لەم ڤیدۆیەدا ئێمە دەست دەکەین بە گەشتێک بۆ ڕەگ و ڕیشەی مێژووی کورد، گەشتێک لە نێوان ڕاستی و ئەفسانە، شوێنێک لە دەرەوەی ئەوەی کە بە زۆری باس دەکرێت. ئەمە تەنها سەرەتای چیرۆکەکەیە. ڕەگ و ڕیشەی مێژووی کورد پێش ئەوەی ناوێک هەبوایە، پێش ئەوەی ناوی کورد لە مێژوودا تۆمار بکرێت، پێش سنوورەکان، پێش نەخشەکان، گەلێک لە دڵی چیای زاگرۆسدا دەژیا، گەلێک کە نە ئیمپراتۆریەتێک بوون، نە گەلێکی سادە و یەکگرتوو. ئەوان منداڵی شاخ بوون. مێژوونووسەکان پیان وایە ڕەگ و ڕیشەی کورد دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک گەلی کۆن، گەلانێک کە هەزاران ساڵ لەمەوبەر لە هەمان ئەم جوگرافیایە هەناسیان داوە. لە نێوانیاندا هەندێک ناو چەندین جار دووبارە دەبنەوە: گۆتەکان، لولوبیەکان و دواتر مادەکان. گۆتەکان و لولوبیەکان گەلێکی شاخاوی بوون کە لە سەرچاوە کۆنەکانی میزۆپۆتامیادا باسییان لێوە کراوە، گەلێکی جەنگاوەر و سربەخۆ، و زۆر جاریش بۆ ئیمپراتۆریەتە گەورەکانی سەردەمی خۆیان کێشەیان دروست کردووە. نە خەڵکی شارە درەوشاوەکان بوون و نە ملکەتی دەسەڵاتە ناوەندیەکان. ژیانیان بە شاخەوە بەسرا بووە. شاخەکان کارکتەرەکەی دروست دەکەن. دوای چەند سەدەیەک مادەکان دەردەکەون، گەلێکی گەورە کە بۆ یەکەم جار پێکهاتەیەکی سیاسی یەکگرتووتری دروست کرد. زۆرێک لە لێکۆڵەران مادەکان بە یەکێک لە باپیرە کولتوری و زمانوانیە گرنگەکانی کورد دەزانن، نەک بەو مانایەی کە کورد تەنها لە مادەکانەوە هاتووە، بەڵکو بەو مانایی کە چینێکی گرنگ لە ناسنامەی کورد لە دڵی شارستانیەتی مادەکانە پێک هاتووە. بەڵام خاڵی گرنگ ئەمەیە: کورد دەرئەنجامی ساتێکی مێژووی نییە، هەروەها دەرئەنجامی کۆچێکی سادە یان نەتەوەیەکی پاک نییە. ناسنامەی کورد دەرئەنجامی ژیان و ململانی و گونجاندن و مانەوەی هەزاران ساڵە لە یەکێک لە سەختترین جوگرافیاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شاخەکان نەک تەنها شوێنێک بوو ژیان، بەڵکو پەناگا و مامۆستا و پارێزەرێکیش بوون بۆ ئەم گەلە، و ڕەنگە هۆکارەکەشی هەر ئەوە بێت کە بە درێژایی مێژوو کورد هەرگیز بە تەواوی نەتواوەتەوە و هەرگیز بە تەواوی نوقم نەبوون. ئەوان گۆڕاون، بەڵام لەناو نەچوون، و ئەمەش سەرەتای چیرۆکێکە کە تا ئێستاش بەردەوامە. بەشی سێهەم: ڕوبەڕووبوونەوەی ئیمپراتۆریەتەکان و شەڕە مێژوویەکان. دوای چەندین سەدە ژیانی سربەخۆ لە دڵی شاخەکاندا، کورد وردە وردە ڕوبەڕووی ئیمپراتۆریەت و شانشینە گەورەکانی ناوچەکە بووەتەوە. ئاشوریەکان، بابلیەکان، مادەکان و دواتر فارسەکان هەریەکەیان هەوڵیاندا ناوچە استراتیژیەکان کۆنتڕۆڵ بکەن. بەڵام شاخەکان بربەستێک بوون لە ڕێگایاندا و ئەم خۆڕاگریە سروشتیە ڕێگەی بە کورددا کە ناسنامەی سربەخۆی خۆی بپارێزێت. شەڕەکان هەندێک جار بچووک و خۆجێ بوون، هەندێک جار بەربڵاو و چارەنووس ساز بوون، بەڵام هەمیشە جێپەنجەیان لەسەر سربەخۆیی و ڕۆحی خەباتگێڕانەی گەلی کورد بەجێهێشتووە. فێر بوون چۆن استراتێژی بچووک
بەڵام کاریگەر لە دژی سوپای گەورە بەکاربهێنن، چۆن خێزان و کۆمەڵگە بچووکەکان بە تێپەڕبوونی کات ناسنامە و کولتوری خۆیان بپارێزن. ئەم شەڕانە لە پاڵ پێکهاتنی کولتوری زارەکی و چیرۆکی نەتەوەیی و ئەفسانە ناسنامەی مێژووی کوردیان بەهێزتر و بەردەوامی زیاتر کرد. بەشی چوارەم سەرهەڵدانی دابەشکاریە مۆدێرنەکان و ڕێکەوتنی سایکس-پیکۆ. لە سەرەتای سەدەی 20دا جیهان گۆڕانکاریەکی گەورەی بەسەرداهات. ئیمپراتۆریەتی عوسمانی ڕووخا و زلهێزەکانی ئەوروپا چوونە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. ڕێکەوتنی سایکس-پیکۆ لە ساڵی 1916 زەویە کوردیەکانی بەسەر 4 بەشدا دابەش کرد: کوردستانی ئێران، کوردستانی عێراق، کوردستانی تورکیا و کوردستانی سووریا. ئەم دابەشبوونە بە تەواوی دەرەکی بوو. کورد هیچ ڕۆڵێکی نەبوو لە دیاریکردنی سنوورەکان. مەبەست لە ڕێکەوتنەکە بۆ دابەشکردنی کاریگەری و سەرچاوەکان بوو لە نێوان زلهێزەکانی ئەوروپادا، نەک دانپێدانان بە ناسنامەی ئەو خەڵکەی کە هەزاران ساڵ لەو خاکەدا ژیاون. زمان و دابوو نەریتەکان وردە وردە لە ژێر فشاری حکوومەتە ناوەندیەکاندا گۆڕانکاریان بەسەرداهات. لە هەندێک بواردا زمانی کوردی قەدەغە کرا و لە هەندێکی تریشدا هەوڵی سنووردارکردنی کولتوری کوردی لە ڕێگەی پەروەردە و سیاسەتی دەوڵەتەوە درا. ئەم بەشەی مێژوو زەمینەی بۆ تەحەدیاتی ئەمڕۆدانە. گەلێک کە ڕۆژێک یەکگرتوو بوون، ئێستا دابەش بوون و بەسەر 4 وڵاتی جیاوازدا بڵاو بوونەتەوە. بەشی پێنجەم بارودۆخی کورد لە هەر هەرێمێکدا. هەر بەشێکی کوردستان چیرۆک و تەحەدای تایبەتی خۆی هەبوو. لە ئێراندا کورد لە ناوچە شاخاویەکان بە بەرخۆدانی کولتوری و پەروەردەیی خۆجێ ناسنامەی خۆی پاراست. هەندێک جار شۆڕشی بچووک ڕوویدا، هەندێک جار کارلێکردن لەگەڵ حکوومەتی ناوەندی گۆڕانکاری سنوورداری بە دوای خۆی داهێنا. بەڵام ڕۆحی کولتوری کوردی وەک خۆی مایەوە. لە عێراقدا دوای ڕووخانی ڕژیمەکانی پێشوو لە ساڵانی 90ەکاندا کورد توانی نیمچە ئۆتۆنۆمی ئەزمون بکات و پێکهاتەی ئیداری و کولتوری خۆی دروست بکات. ئەم بەشەی کوردستان نمونەی بەرخۆدانی سیاسی و پێکهاتەدار بوو. لە تورکیە گوشار و قەدەغەکردنی زمان و کولتوری کوردی خەباتێکی درێژخایەنی بۆ ماف و شناس خۆڵقان. ڕاپەڕین و بزوتنەوە مەدەنیەکان و بەرخۆدانی ناوخۆیی بوونە بەشێک لە مێژووی هاوچەرخ. لە سووریا قەیران و شەڕ بوونە هۆی ئەوەی بەشێک لە کوردستانی سووریا ئۆتۆنۆمیەکی کاتی بەدەست بێنن و پێکهاتەی ئەمنی و کولتوری پێکبێنن. هەر ناوچەیەک جیاوازە، بەڵام پەیوەندیە کولتوری و زمانەوانی و مێژوویەکان بەردەوامن لە بەستنەوەی کورد بەیەکەوە. بەشی شەشەم پردێک بۆ ناسنامەی ئێستا و داهاتوو. ئەمڕۆژ کورد ئامادەی و هەوڵی زیندوو ڕاگرتنی ناسنامەکەی دەدات. تەکنەلۆژیا، میدیا، تۆڕە کۆمەڵایەتیەکان و پەروەردە ئەو ئامرازانن کە شناسی مێژووی و کولتوری دەگوازنەوە بۆ نەوەی نوێ. هەموو دیمەنێکی شاخ و هەر شارۆچکەیەکی بچووک چیرۆکی هەزاران ساڵ خەبات بۆ مانەوە دەگێڕێتەوە. نەوەی ئەمڕۆ پردێکی لە نێوان ڕابردوو و داهاتوودا دروست کردووە، لە نێوان ئەفسانە و ڕاستی، لە نێوان شاخ و شارەکاندا. ئەم چیرۆکە تا ئێستاش بەردەوامە و هەموو ڕۆژێک هەر نەوەیەک دەرفەتێکی نوێ بۆ دۆزینەوە و جێڕانەوە و درێژەدان بە ژیانی کولتوری کورد دەدۆزێتەوە. لە کۆتاییدا هەزاران ساڵە کورد هەمیشە بە دوای ئاشتی و ئاشتەواییدا بووە. نەوە لە دوایەوە بە ئیرادەیەکی نەدۆڕاوەوە وەستاون بۆ وەرگرتنەوەی خاک و ناسنامە و نیشتمانی خۆیان. چیرۆکەکەیان حکایەتێکی بەرخۆدان و هیوا و دڵسۆزیە بۆ خاک کە هەموو ڕۆژێک بەردەوامە. لە دیرۆک ئێمە تەنها چیرۆک ناگێڕینەوە، ڕاستیەکان ئاشکرا دەکەین.